پارتی پلانێکی نوێی مێژووی ڕادەگەیەنێت تا هەموو خێزانێک سوود لە نەوت وەربگرن. لەگەڵ هاوپەیمانمان لە حکوومەت نرخی بەنزینمان بۆ هەمیشە دابەزان. کارەبای بەردەواممان دابین کردووە. بۆری نەوتمان داناوە بۆ زیاتر سربەخۆبوون یابووری. ئەمەش پلانە نوێیەکەیە. سیاسەتی ئێمە ئەوەیە پرۆژەیەک ببینە پەرلەمان کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بەشدار بن لە قازانجی داهاتینەوە. ئەویش بە چ شێوەیەک دەکرێت؟ کۆمپانیایەک دادەمەزرێ بە ناوی کەپکۆ. ئێمە هاوڵاتیانی کوردستان بەشدار دەکەین، ڕاستەوخۆ پشکیان دەبێتن لە سوودی ئەو کۆمپانیایە و دەگاتە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەمە بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان. دەنگ بە لیستی 110 پارتی دیموکراتی کوردستان بدەن بەرەو ئایندەیەکی گەشت بۆ کوردستان.